هەر بەڕاستی خواردنی مریشکی زیندوو تووشی شێرپەنجەمان دەکات. ئەو دەنگۆوانەی لە سۆشیال میدیا هەن ڕاستن لەگەڵم بن چەندین زانیاری نەبیستراوتان پێدەدەم. چەند ڕۆژێکە هەڵمەتێکی چڕ لە دژی پرۆژەکانی پەلەوەری دەستی پێکردووە، ئامانسلەی لێدانە لە بەرهەمی ناوخۆ و ڕەوازدانە بە مریشکی بەستووی هاوردا. لە دوێنێەوە بە دۆدەچوونی زۆرمان کردووە پایتەخت میدیا زانیوێتی باری مریشکی بەستوو لە وڵاتانی دراوسێ داخڵی هەرێمی کوردستان کراوە و دەیانەوێت لە ڕێگەی لێدان لە بەرەمی ناوخۆ ئەم مریشکە بەستۆ ساغ بکرێتەوە. ئەم ڤیددیۆ ببینن زیاترم پێ تا بۆ ئێوەی باس بکات. ئەو پروپاگەندەیان کرده بە قەستە و چیشی لە بۆ نییە، خاص لە بۆ هەندێک و بەرهەمێ ناوخۆ پووز ببی لە بۆ هەندێک و لە دەربە مریشە بەستوو داخل بکەن. ئەو مریشکە کە بڵێ نەخراوەتە ناو بازاڕەوە ئەو مریشکە ئێمە ئەم مریشکە کە بەیانیان بۆمانێت کە یین بە هاوڵاتیان خۆمان چۆنەی خوین ئاوش تەسلیمی هاوڵاتیان یەکەین. وا پێشەهیدا دوێنێ شەوی خواریتم پێرە شەوی خواریتم بەس پێرە شەوی خواریتم ئەو سۆز دەخۆم ئەو سۆز دەخۆم. ئەمە قسەی خاوەنی کێڵگەکان بوو. لە دوێنێەوە چەندین خاوەنی کێڵگە بە پایتەخت میدیان گوتووە ئێمە خۆمان لەو مریشکە دەخۆین کە بەرهەمی دێنین ئیدی چۆن دەرمانێک بە مریشکەکانمان دەدەین کە خەڵکی و منداڵەکانی خۆمان تووشی شێرپەنجە بکات. چۆن خۆمان دەخینە نێو بارودۆخێکی لەم شێوەیە کە زیان لە تەندروستی خۆمان و کە سوکارمان بدات. ئینجام هەڵمەتی لە دژی بەرهەمی ناوخۆی پەلەوەری دەستی پێکردووە زیانی 500 میلیۆن دۆلاری لە پرۆژەکان داوە. ئەمە تەنها لە ماوەی 2 ڕۆژدا. ئەمە قسەی من نییە، قسەی زریان مستەفا سەرۆکی لقی هەولێری کۆمەڵە پەلەوەریەکانە. ئێستا هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستی خۆبژێوی و هەناردە لە گۆشتی مریشک و بگرە سەداسی پێویستی عراقیش پڕ دەکاتەوە. هەرچی دەربارەی کواڵێتی گۆشتی مریشکی هەرێمی کوردستان بێتن توێژینەوەیەکی ئیماڕاتی دەری خستووە کواڵێتی مریشکی زیندوی هەرێمی کوردستان لە کواڵێتی هەموو وڵاتانی کەندا و عەرەبی باشترە. کواڵەتێکی ئەوەندە بەرزە کە ڕکابەری هەموو ئەو وڵاتانە دەکات. هەر بەڕاستی من دەپرسم ڕەوایە لە پێناو گیرفان و سوودی کەسی زیان لەم هەموو کێڵگەیە لەم هەموو جوتیارە بدرێت؟ خەڵکی هەرێمی کوردستان بۆ دەبێت بترسێنرێن، بۆ دەبێت دەنگۆی لەم شێوەیە بڵاو بکرێتەوە. دوجار ئەمە ویژدانی ئەو کەسانە بڕیار دەدات کە ویژدانیان هەیە نەک ئەوانەی کە بێ ویژدانانە لە پێناو گیرفانی خۆیان خەریکی ئەم پیلان گێڕیە. ئێستا ئێوە خۆتان بڕیار بدەن کە بەرهەمی مریشکی ئەم زوتیارە ڕەنزدەرانە دەکڕن یان بەرهەمی بازرگانە چاوچنۆک و مەسلحەتیەکان کە دەیانەوێت لەسەر حسابی ئەم زوتیارانە خۆیان دەوڵەمەند بکەن و بەرهەم لە دەرەوە بێنن و مریشکی بەستوو لە دەرەوە بهێنن و لێرە ساغی بکەنەوە.